جێهێژایە دکتۆر دڵسۆز جەلال شارەزای پەیوەندیە ناودەوڵەتی کاروبارên Rûsyê dipirsim. دکتۆر gelek bi xêratiyê pirsiyara cewherî. Erê Rûsya dê karîtin Ukraynayê dagîr biketin yan jî herçi nebîtin herêma Donbas. پرسیارێکی زۆر بەجێیە ئەمە من ئەیگەڕێنمەوە بۆ یەکێ لە شارەزایەکانی رووسیا بە ناوی کە پێڵێن ڕاوێژکاری ئەمنی رووسی بە ناوی ئەلێکساندەر کۆرنیلۆف لە یەکێ لە کەناڵەکانی رووسی ئەم پرسیارەیان لێ کرد ئەویش بەو شێوازە جوابی دایەوە وتی معقولە من یەکێ لە شارەکانی رووسیا داگیرکەم کاتێک کە هاوڵاتی رووسی تایە کاتێک کە من هاوڵاتی وەکو شارێکی نژنی نۆڤگۆرد یان سان پیتەربۆرگ یان سامرا یان شارێکی تر داگیرکەم کە هاوڵاتی رووسی تایە رووسیا گەلی ئۆکرانی لەگەڵ گەلی ئۆکرانی گەلی رووسی بە یەک گەلە بینن بۆیە ئەڵێن ئێمە ئامادە نین ئۆکرانیا داگیرکەین بەڵام ئەو جەسەڵاتە و ئەو سیاسەتەی کە ئەمڕۆ لە ئۆکرانیا جێبەجێکرێ ئەمە سیاسەتێکی هەڵێ و ئەبێ لە ئێستادا بوەستێنرێت ئەڵێ ئێمە نیازی ئەومان نییە داگیریکەین بەڵام دەبێ ئەو سیاسەتە هەڵە بوەستێنرێت لەم حاڵە ئەو سیاسەتە هەڵەی کە ئێستا لە ساڵی ئەمە دەگەڕێتەوە بۆ ئەزمونێکی دوور و درێژ لە ساڵی 2014 دەست پێ دەکات رووسیا ئەو وڵاتانەی کە لە دوای یەکێتی سۆڤێتەوە لێ جیابوونەتەوە خۆی هەمیشە بە براگەورە داناوە وڵاتەکانی تری بە برابچووک و داناوە خۆشتەزانی لە ئەمە عادەتە دەبێت براگەورە هەمیشە قسەی زاڵێ بەسەر براگەورە بچووکانی تریشدا اینجا ئەویش هەمیشە وابیر دەکاتەوە کە ئەو وڵاتانەی تر لە چواردە وڵاتەکەی تر کە ئەندامیکێتی سۆڤێت بوون دەبێت هەمیشە بە پێی ئارەزوو ویستی رووسیا کار بکەن بەڵام هەندێک وڵات وەکو لیتوانیا و لیتیڤیا و ئەمانە جیابوونەتەوە لە رووسیا ڕۆشتون بە ئاڕاستەی ڕۆژئاوا هەنگاویان ناوە بوونەتە ئەندامی ناتۆ کە ئەمەش بۆ رووسیا یانە خۆشحاڵی نییە ئەیتر بۆیە وا هەستەکە کە ئەوانە بە ئاڕاستەیەکی تر هەنگاویان ناوە لە دەرەوەی ویست و ئارەزووی رووسیا هەنگاویان ناوە بۆیە بە برابچووکێکی سەرڕۆیان ناوە بەڵام ئەمانە مەترسینین لەسەر رووسیا بۆ شتێکی بۆ پلانێکی شەردا بنێ ئەو کات لە جەهەت هەمووی بە مەترسیەکی زۆر گەورە لەسەر رووسیا دانێت لە کاتێکا کە ئەو دوو وڵاتە بوونە ئەندام لە ناتۆ ئەو کات کە گەڕێتەوە بۆ ساڵانی پێشوو لە کاتێکا کە رووسیا لە قەیرانێکی ئابووری زۆر قوڵا بوو بۆیە نی پەرژایە سەرەوەی کە بەرامبەر بە وڵاتانە کردەیەک بنوێنێت بەڵام ئێستا بۆ ئۆکرانیا وەکو ڕووسەکان لاوی لێنێن کراسنێلینیە یانە هێڵی سوورە بۆمان کە ئەگەر ئۆکرانیا هەنگاو بنێت بە ئاڕاستەی ناتۆ ببێتە ئەندام لە ناتۆ ئەمەش ئەگەڕێتەوە بۆ ساڵی 2014 وەکو وتم 2014 لە کاتێکا کە شۆڕشی ئۆکرانیا دەستی پێ کرد لە دژی بەڵێ لە دژی سەرۆکی ئەو کاتەی ئۆکرانیا کە ئامادە نەبوو فری ترید ئەگریمنت لەگەڵ ئەوروپا مۆر بکات گەلی ئۆکرانیا لێ هەڵسا و حکوومەتەکەی گۆڕی کە لەو کاتەوە حکوومەتی دوای ئەوە کە گۆڕا حکوومەتی ئۆکرانیا بە ئاڕاستەی ڕۆژئاوا هەنگاوینە ئەوەش هەر سەپرایزێک بوو بۆ رووسیا شتێکی چاوەڕوان نەکراو نەبوو چونکە ئەڵێت یەکێ لە برابچووکەکانم کە بە تەواوەتی وا خەریکە لە دەستم دەرەچێت ئەمەش قبول کراو نییە بۆ من هەرە بێ هەڕەشەیەکە لەسەر وەکو ڕووسەکان ئەڵێن ئەم جارەشە هێمەوە بە رووسی ناسیۆناڵی بێسە پاسنۆس یانە ئاسایشی نەتەوەییە ئۆکرانیا ببێتە ئەندام لە ناتۆ کەواتە هەڕەشەیەکی ڕاستە خۆی لەسەر رووسیا دانیتن هەمبەری ناتۆ وڵاتێن ڕۆژاواک و ئوکرانیا نەبیتە ئەندامێ ناتۆیە هەمژی سەربازên خۆل وڵاتێن داوروبەری رووسیا سۆڤێتا جاران بەکێشن قابلی قبولکردنێنە ممکنە قابلی قبولکردنین بە هیچ شێوازێک اینجا ئێستا چۆن قابلی قبولکردنین بۆ رووسیا بە چەند هەنگاوێک ئەڕواتە پێشەوە بۆ ئەو کارانی کە ڕێگری بێت لەوانە چونکە رووسیا ئەگەڕێتەوە بۆ ساڵانی یەکێتی سۆڤێت خۆیان ئەڵێن ئێمە لە ناتۆ و لە سەرۆکی ئەمریکا ئەو کات لە ساڵی 1970کانە وعدمان وەرگرتووە بەڵێنمان وەرگرتووە کە ناتۆ نزیک نەبێتەوە لە بەڵێنەکانی لە سنوورەکانی یەکێتی سۆڤێت بەڵام ئێستا ناتۆ پەلا هاوێت لە یەک تشت هەیە دکتۆر دڵسۆز با بیراتە بینم یعنی ئەڤەن و کە وڵاتێن ناتۆ
ئەمریکا و کەنەدات کرد بوو ئەگەرێ داگیرکردنا ئوکرانیا ژە ئالیە رووسیە بە حیجەتێک نییە بۆ ئەوەی سەربازانی زیاتری ناتۆ ئەمریکی کەنەدی بنێرنە ئەو وڵاتانەی سۆڤیەتی جاران بەتەئکید ئەمە شەڕێکی وەکو ئەگەڕێتەوە بۆ شەڕی سارد کە لە شەڕی ساردا هەمیشە ناتۆ بەو شێوازە هەوڵی ئەدا کە نزیک بێتەوە لە سنوورەکانی یەکێتی سۆڤیەت لە دەوریا کۆ بێتەوە هەتاوەکو ویست و ئارەزوەکانی یەکێتی سۆڤیەت بوەستێنش ئێستاش رووسیا خۆی بە جێگرەوەی یەکێتی سۆڤیەت دانێت و قابلی ئەوەی قبوڵی ناکات بە هیچ شێوەیەک چ ناتۆ چ سوپای ئەمریکا چ سوپای ئەو وڵاتانە نزیکی سنوورەکانی بکەوێتەوە بۆیە بە هەموو شێوازێک لە بەرامبەری ئەوەسێت ئێستاش ئەوەیش کات ئۆکرانیا کردوویەتی پێی هەڵساوە رووسیا بە چەند هەنگاوێک لە زەدی ئەوە ئیشی کردووە وەکو جەنابەت باست کرد هەر لە ساڵی 2014ەوە سەرەتا بە هاندانی گروپەکانی زەدی ئۆکرانیا ئیشی کرد ئەو گروپانەی هاندا کە تاوەکو لە زەدی دەوڵەتی ئۆکرانیا بڵێن حکوومەتی ئۆکرانیا حکوومەتە ڕۆژاوا شەڕ بکەن بەڵێ دوامینیان ڕۆشتە ڕێکەوتنی مینسک لەگەڵ ئۆکرانیا کە لەو ڕێکەوتنا لە خاڵی دەیە ئێساش ڤلادیمیر ڤلادیمیرۆچ پۆتین سەرۆکی رووسیا زۆر تەکید لەسەر ئەو ڕێکەوتنا کاتەوە کە لە خاڵی دەیە دەڵێت بە هیچ شێوازێک نابێ هێزی دەرەکی بێتە ناو ئۆکرانیاوە چ بۆ ئەوانەی گروپە دژەکانی حکوومەت و یا بۆ حکوومەتی ئۆکرانیا ئێستا کە کابینین کە ڕێژەیەکی زۆر لە هێزی ناتۆ هاتووەتە ناو خاکی ئۆکرانیاوە بۆیە ڤلادیمیر پۆتین ئەڵێ ئەگەر ئەو ڕێکەوتنە جێبەجێ نەکرێ ئێمە هەموو شتێکمان لە بەردەستە هەموو شتێک لەسەر مێزە قابلی قبولکردنە کە ئێمە لە زەدی ئەو لێ ناتۆژیت بێژیت ئەمێ بەرسێ بدەن ئەمریکا دەبێژیت بەرسێ کەواتە ئەف شەڕە نابێتە شەڕێکی جیهانی من لەو قەناعەتانیم بێتە شەڕێکی جیهانی چونکە گەڕێتەوە وەکو شەڕێکی جۆرجای لێ دێت ئەو کاتە ئێستا دەڵێن ئێمە ئەگەر رووسیا بڕاتە و حاڵەتەوەی کە ئۆکرانیا داگیر کات ئێمە تەنها گەماروی ئابووری خێنە سەر رووسیا شتێکی وا ناکەین کە یانە بە هیچ شێوازێک کەس بەکارناهێنین ئەو قاس سەربازان ئەو قاس چەک و موشەکان بوو چییە چەک و موشک تەنها ئەدرێت بە ئۆکرانیا نەوەکو وەکو سەرباز بیخەنە ناو ئۆکرانیاوە ئەوانش ئەگەر سەیرت کرده بێ لە هەواڵەکانە خۆتان ئەزانن تەنها ئێن لە وڵاتانی کە ئەندامن لە ناتۆ جێگیریانەکە نەوەکو لە ناو ئۆکرانیا بێت بەڵام ئەڵێن ئێمە هاوکاری ئۆکرانیاکەن کە لە بەرامبەر ئەو هەڕەشانەی رووسیا بوەستێتەوە ناڵین ئێمە خۆمان ئەچین شەڕەکەین وەکو سەرباز بنەوێ شەڕ لە زەدی رووسیا بکەین چونکە خۆتەزانی رووسیا خاوەنی ئەوەیە قوڕم ممکنە و شەڕێکی وەکی ساڵە 2014 لەسەر هەرێما دۆنباس هەریکێم چێ ببیتن رووسیا وێ دەرێ داگیرکرد ئەگەر هەنگاوی زیاتر بەهاوێژێت بە بەرەو ناتۆ ببێتە ئەندام لە ناتۆ ئۆکرانیا وەکو ڤلادیمیر پۆتین وتی هەموو شتێک لەسەر مێزە و هەموو شتێک قابلی قۆبوڵە و بیریشمان نەچێتەوە لە هەفتەی ڕابردووە سەرگی لاڤرۆڤ وەزیری خارجەی رووسیا هەڕەشەی کرد وتی بە هەر نوعەیەک بە هەر هەنگاوێک بەهاوێژێت ئۆکرانیا بە ئاڕاستەی ناتۆ ببێتە ئەندام لە ناتۆ ئێمە ئامادەین هەموو شتێک بکەین بەرژەوەندی وڵاتین ڕۆژاوا دە ئەندامبوون ئۆکرانیا دە ناتۆیدا چییە؟ بەرژەوەندەکانیان جیاوازن یەکێ لە هۆکارەکانی ئەوەیە کە بەرامبەر رووسیا بوەستێتەوە کە نەتوان رووسیا زیاتر پەل نەهاوێژێت رووسیا لە ساڵی 1990 تا 2000 بە ورچە خەوتوەکەیان داهات لە دوایەوەی کە یەکێتی سۆڤیەت ڕووخا ئەوان بە ورچە خەوتوەکەیان دانا ورچی خەوتو چییە کاتێک لە رووسیا وڵاتێکی ساردە و پڕە لە ورچ لە کاتێکا کە ماندوو لە زستانە دەخەوێت کە ساڵێن ورچەکە خەوتوەکە زیندوو بووتەوە یانەوە بەسییان چیە کە ئێستا ورچە خەوتوەکە زیندوو بووتەوە ئەو کاتە یانە خەوتووە ئاگای لە هیچ شتێنە کاتێکا لە قەیرانی ئابووریا بوو ئێستا ئەڵێن نەخێر ئێستا ورچێکی برسی هەڵساوەتەوە و ئەو کاتێکیش لە بەهار دێت ورچەکان هەڵدەستنەوە لە رووسیا پەلاماری هەموو شتێکەدەن پەلاماری هەموو شتێکدان ئێستا رووسیا هەڵساوەتەوە پەلاماری هەموو شتێکەدان هەتا وەکو ڕێگر بێ لە رووسیا نێتە سووریا کار نەکات لە سووریا هەتا وەکو ڕێگر بێ لە لیبیا نێڵن دەست پەل بەهاوێژێتە لیبیا اینجا بیرشمان نەچێتەوە لە دوای 2000ەوە کە ڤلادیمیر پوتین بووە سەرۆکی رووسیا گەشتێکی دیپلۆماسی بە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستا کرد ئەو ئەندامانەی کە ئەو ئەندامانی پێشوو بڵێن هاوپەیمانەکانی پێشووی یەکێتی سۆڤیەت
سەردانی کردن و کۆنتراکتێکی زۆر گەورەی لەگەڵا کردن اینجا ئەمریکا ئەوێت بەڵام نەک هەمویان دکتۆر لێرە پرسیار ئەوە زۆر بوو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە بە ئەفریقا نەک پرسیار دروست بیت لێرە ئەمریکا دناوێدایە رووسیا چاوە دکاریتن ژەهێلا وڵاتên ئەمریکا لاتین بەرسە بە ئەمریکایە بدەتن ژبارکە خۆ نێزیکی وانژیت کە تام دەبینن چەند ساڵێک داویێدا بیرمان نەچێتەوە ڕێژەیەکی زۆر لە ئەمریکای باشوور هاوپەیمانی نزیکی رووسیان لە ئێستاشا وەکو بەڕازیل چاوە دشێت گافێ دروستکات زەختێ دروستکات لەسەر ئەمریکای دەبێنەوە بەرێت طبعا ئەگەر ئێمە بگەڕێنە بۆ ساڵی 1967 لە کاتێکا کە شەڕی ئەتۆمی پێڵێن ئەو کاتەکە رووسیا بۆمبی بردە کۆلۆمبیا غەڵەت نەبووم لە کۆلۆمبیا بوو بردی ئەوەیە بۆیە خەریک بوو شەڕی ئەتۆمی لە نێوان ئەمریکا و رووسیا دروست ببێت لە نێوان رووسیا و بڵێم یەکێتی سۆڤێت و ئەمریکا دروست بێت ئەمریکاش هێنایە تورکیا تاوەکو ڕێکەوتنیان کرد و لەو کێشەیە نەجاتیان بوو بۆیە کۆمەڵی هاوپەیمانی زۆر زۆری هەیە لە رووسیا لەو ئەمریکای باشوور وەکو ئێستا حالی حاضر بەرازیل بە هاوپەیمانێکی رووسیا دانێت کاتێکا کە ڤاکسینی دۆزیەوە یەکێ لە وڵاتانی کە ڤاکسینی رووسی کڕی بەرازیل بوو کەواتە هاوپەیمانی لەوێ هەیە بۆیە منیش ئەگەڕێمەوە بۆ خاڵە لە کاتێکا کە کارە دیپلۆماسیەکەی کرد ڤلادیمیر پۆتین توانی ڕێژەیەکی زۆر چەک بفرۆشێت بە ئەندامانی بڵێن وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە ئەفریقا ئەمەش بۆ ئەمریکا شتێکی سەپرایز بوو اینجا ئەوێت ئەو هەڵسوکەوتانی رووسیا ڕاگرێت چۆن ڕایگرێت بە مەشغوڵکردنیەتی ڕۆژە بە کازاخستان ڕۆژێ بە ئۆکرانیا هەر ڕۆژە بە وڵاتێکە مشکلێکە خاتە بەردەمی رووسیا هەتاوەکو ڕایگرێت داویەتت بەژی شار نابیتن تەنیا بە زەخت و فشارێن سیاسی ممکنە سەربازی ئابوورینە پێشبینێکی زۆر هەیە بە پێی لێکدانەوەی ڕووسەکان چەند لە کەناڵ REA لە کەناڵ سپوتنیک لە کەناڵ ئارتیا زۆر بە وازحی ئەڵێن ئێمە ئامادەنین شەڕ بکەین بەڵام ئەگەر ناتۆ نزیک بێتەوە لێمان ئێمە لەبەر ئەوەی هەڕەشەیە بۆ سەرمان ئامادەن هەموو شتێ بکەین ئەمەشیان بە کردەوە سەلمان کاتێک کە ئەمریکا تاقی کردەوە رووسیا تاقی کردەوە لە مانگی ڕابردوودا تەنها بۆردەری ئاوی رووسی بڕی بۆمبارانی کرد بەلە هەمان کاچە بریتانیا بۆردەرەکەی بڵێن سنووری ئاوی تا رووسیای بڕی رووسیا بۆمباردانی کرد و نەیهێڵانی نزیکەوێتەوە ئێستش رووسیا ئاڵێ ئێوە گەر نزیککەونەوە من ئامادەم هەموو شتێ بکەم چونکە ئەڵێ هێڵی سوورە بۆ من نزیکەوتنەوەی سوپای ئێوە لە سنووری من چ ناتۆ بەڵام شارێکەوەها چ زارە ڕوزیان دێ بۆ رووسیا هەبن بە کورتی دکتۆر زەرور زیان زۆر دەوێت بۆ رووسیا لەبەرەوەی گەمارویەکی ئابووری قوڵی خاتە سەر رووسیا کە گەماروی ئابووری خایە سەر رووسیا طبعا رووسیاش لە ساڵی 1990 ئەزمموی ئەوەی هەیە کاتێکە وەزعی ئابووری چۆنچۆنی خراپ دەبێت بەڵام لە ئێستادا هاوپەیمانێکی گەورەی هەیە دوو هاوپەیمان توانم بڵێم گەورەی هەیە یەکیان سینە کە هاوکارێکی گەورەیە لە هەموو جارەکە پێڵێ بە سەرۆکی سین بە پۆتینەڵێ هاوڕێ نزیکەکەم هاوڕێ نزیکەکەم بۆیە پۆتین ئێستا دڵی بەوە خۆشە کاڵێ سین پاڵپشتمە کە خۆشتان نەزارن ئێستا سین گەورەترین وڵاتە لە ڕووی ئابووریەوە بێوێ هەر وڵاتێک نەکەوێت هاوپەیمانێکی گەورەی دەبێت دکتۆر دلسوز جەلال شارازای پەیوەندیە ناودەوڵەتی کاروبارێن رووسیا گەلک سپاس بۆ شروع بەین هەوا دکتۆر دلسوز زۆر سپاس بۆیەوە گەلک بخێراتی سەرچاوێن